لەگەڵ هونەرمەندێکم کە بە یەکێک لە گۆرانیەکانی یادگاری بۆ زۆرێکمان دروست کردووە. ئەویش خاتوو دەریا خالیدە کە ساڵانێکی زۆرە بێبەشی کردوین لە دەنگ و کارە هونەرەکانی. من ئەمەوێت بچمە لای خاتوو دەریا و لێی بپرسم کە گەڕانەوەکەی بۆ کوردستان یەکجاریە و بەرهەمی تازەی دەبێت یاخودنا. سڵاوت لێ بێم کاتت باش خاتوو دەریا. گەڕانەوەت بۆ کوردستان بە یەکجاریە بەرهەمی تازت ئەبێت لە ماوەیەدا. بەداخەوە بۆ سەردان هاتوومەتەوە، بەڵام بەرهەمی تازە هەر لە مێشکما هەیە لە فرسەتێکە هیوادارم بتوانم. ئەتوانم بپرسم هۆکاری ئەوەی کە بەم شەوازە دوور کەوتیتۆتەوە لە کاری هونەری چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ساڵانێکی زۆرە لە ئەڵمانیام لە بیدایەتم چوون بۆ ئەڵمانیا، یەکسەر کچێکم بوو دیما، کچەکەم ناوی دیمایە، سەرقاڵی بەخێوکردنی ئەو بووم. لە بیدایەتان نەشەویستدا بڕێم، بۆ ماوەی 6 مانگ ئۆپێرام خوێن، بەڵام لە بڕی کە بەتەنیا بووم دایکایەتیکردن و ئیشکردنی دەرەوە و ئیشکردنی ماڵەوە تۆزە قورس بوو. بەرهەمێکت هەیە کە لە لای زۆرێکمان ئاشنا و زۆرمان یادگاری لەگەڵی هەیە. ئەمە بزانم هیچ چیرۆکێک لە پشتی تۆمارکردنی ئەم بەرهەمەوە هەیە لە ڕوخساری من مەڕوانە؟ ئەو گۆرانیەکی جوان بوو، ئاوازی مامۆستا سالار بوو، سالار عەبدوڵڵا، هۆنراوی ئەحمەد محەممەد بوو. هیچ چیرۆکێکی لە پشتەوە نییە، بەڵام هەم شعرەکەیم بەدڵ بوو، هەم ئاوازەکەی مامۆستا سالار ئاوازێکی زۆر جوانی بۆ دانابوو. بۆچی زۆرێک لە ئێستا ڕخنەی ئەواگرنەڵەن گۆرانێک کۆنەکان زۆر لە یادگای ئەمانەوە، بەڵام گۆرانەکانی ئێستا کەمتر ئەمێننەوە؟ لەوانەیە جیلی ئێمە بێت، لەوانەیە بۆ جیلی ئێمە هەر گۆرانیە کۆنەکان تام و چێژێکی تایبەت بەخۆی هەبێ، لەبەرەوەی کە من ئێستش لەوێ لە ناو سیارەیە لە دەرەوە گوێ لە هەر گۆرانێکی کۆنەگرم چێژی خۆی هەیە. ناتوانانی بڵێ ئەمانەی ئێستا کە ئیشی جوان ناکەن یا کاتین، ڕاستە لەوانەیە هەنێکیان وابێ، بەڵام بۆ جیلی دوای ئێمەش لەوانەیەم گۆرانیا یادگاری هەبێ وەکو ئێمەیان لێبێ. تۆ خۆت وەکو دەریا خالید بە تەنگی چ هونەرمەندێک لە ئێستاە سەرسامیت و گوێ لێگری زۆر؟ هەر هەمویان، بە تایبەت دەگەر گۆرانیەک تازەش بێ، یعنی بەدڵیشم نەبێ، هەرگوێی لێگرم، بەعام گوێ لە هەموو گۆرانیەکانەگرم. پێشووتر کە بووی بە هونەرمەند زۆر معجبی کێ بوویت و هاندەرت بوو لەوەی کە ببی بە هونەرمەند و گۆرانی بڵیت؟ سەرەتا دایکم و باوکم لەگەڵ مابوون، هاندەرم بوون. باوکم زۆر لەگەڵ مابوو، لە بیدایە تا شەرمم ئەکرد. لە ئیبتیدایی بووم چوون بۆ دەورەی مۆسیقا و لە دوای ئەوە باوکم ینی لەگەڵ مابوو، ئاهاو لە دواوە ئەوستا لەگەڵ مای و من کۆرسم، شەرم مەکە. پلانی تازت هەیە کە گۆرانی تازت هەبێت، پلانت داناوە کە گۆرانەکە چی بێت یاخود بەکام ستایل گۆرانی بڵیت؟ ستایل من بەعام وەکو ستایل حەزم لە ستایلی غەربیە، هەرواش ئیشم کردووە، بەس وەکو ئەوەی کە سەرسام ئەمە شتێک هەیە کە مەسەڵەن لە دڵمایە لە مێشکمایە حەزەکەم، یعنی لە بەرنامەمایە ئەگەر لە داهاتووە شتێکی باش ببێ منیش پێم خۆشە. ئاوازدانەرەکان یاخود شاعیران داوایان لێ کرد و شعریان پێداوی لە ماوەیە تابیکی بە گۆرانی بە دەنگی خۆت؟ بەڵێ، بەڵام فرسەت نەبووە، بەڵام وەکوتم هیوادارم بتوانم لە فرسەتێکە. بزانم پرۆڤە لەسەر دەنگت دەکەیت هێشتا یاخود هەر دوور کەوتیتەوە بە تەواوەتی لە مەجالەکە؟ ئێستا نە، ئێستا هیچ پرۆڤەیەک ناکەم لەبەرەوەی کە زۆر مەشغوڵم، یعنی لەوێ ئیشەکەم، ئەڕۆم تاریکەیەمەوە هەر تاریکە. خۆشش بەرهەمت هەیە و دڵخوازترین گۆرانیت لای خەڵک ئەو لە ڕوخساری من مەڕوانێت، لای خۆتیش هەر ئەو گۆرانیە دڵخواستە؟ نە، ئەوانی تریش زۆر جوانن. ناتوانیت هەڵی بژێری هەمیشاڵن بۆ هونەرمەند بەرهەمەکانی وەکو مناڵەکانی وایە، بۆ تۆش وایە؟ ڕاستە، هەمووی بۆ کاتی خۆی خۆش بووە، هەمووی هیلاک بوون پێوەی، هەمووی ئیشی جوان بوون. ئەتوانیت ئێستا یەک کۆپلە لە گۆرانی لە ڕوخساری من مەڕوانە بۆ هەوادارانی خۆت بڵێ؟ بەسەر چاو داوای لێبوردنەکەم، وەکوتم کە تەمرینی سەوت ناکەم، بەڵام کۆپلەیەکی بچووکەڵێم. لە ڕوخساری من مەڕوانە خۆر لە چاوما قەتەڵ نایە، کە با خەندا بۆ تۆ دوێم پڵ بگریان لە ناخمایە، نەگری